اللهم اهدنا فيمن هديت. دوای مانگێک لە عیبادەت و پاکبوونەوەی ڕۆح، کوچە و کۆڵانەکانی کوردستان بە تیشکی جەژن و گەرم و گوڕی میوانداری جەژنانە ڕازاندراوەتەوە. گرنگترین پەیام کە لەگەڵ ئەم جەژنەدا دێت پەیامی ئاشتەوایی و لێبوردەییە. جەژن وێستگەیەکە بۆ پاکبوونەوەی دڵەکان لە ڕق و قینە و کینەیەک کە لە ڕابردوودا هەبوو بێت. لە جەژندا مرۆڤەکان لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەڵدەدەنەوە. دوای لە ڕەمەزاندا ئێمە جەستەی خۆمانمان پاک کردەوە بەوەی کە خۆمان گرت لە خواردن و خواردنەوە ئەو بابەتانە. ئێستا لە جەژندا دێین دڵ و ناخ خۆشمان پاک دەکەینەوە بە لێبوردەی بۆی کە خەڵک دەبەخشین. هەر کەسێکیش لێبوردە بێ الله سبحانه وتعالى پاداشتێکی ئەوەندە گەورەی بۆ داناوە کە دەفەرمێ فەمەن عەفا وأصلح فأجره على الله. هەر کەسێک لێبوردە بوو پاشان بینی خۆی و خەڵکی تا کردەوە ئەجر پاداشتەکەی لە لای خوای پەروەردگارە. یعنی دیار نییە، بێ سنوورە. بۆیە فعلا جەژن دەرفەتێکی زێڕینە لە بەردەم ئینساندا، یعنی بیانوویەک بەدەست ئینسانە بۆی لێبوردەی بکە. هەر کاتێک کە تو دەروونت مەسەلەن تووشی هەر شڵەژانێک بوو جگە لە لایەنە ئاینیەکەی شارەزایانی دەرونیش پێیان وایە ئەم ڕۆژانەی جەژن باشترین دەرمانن بۆ ئارامی ڕۆح. بە گوتەی ئەوان ئەو تەوقەکردن و ئاشتەواییەی ئەمڕۆ لە نێوانی دۆستان و خزماندا ڕوو دەدات، نەک تەنها دەروون ئارام دەکات، بەڵکو جەستەش لەو فشار و نەخۆشیانە دەپارێزێت کە بەهۆی هەڵگرتنی ڕق و قینەوە دروست دەبن. سەرورە ئێمە کاتێک بە تایبەتی لە جەژندا ئەگەر گرفتێکمان هەیە لەگەڵ هاوڕێیەکمان لەگەڵ دۆستێکماندا پێویستە بە زووترین کات پەیوەندی پێوە بکەین و لێبوردە بین بەرامبەر. توێژینەوەکانیش باز لەوە دەکەن ئەوانەی کە بەردەوام لە ژێر فشار و لە ژێر سترێس و خراپی بارودۆخی دەرونی سیستەمی بەرگریان لاواز دەبێت و ئاسانتر و زووتر تووشی نەخۆشیە جەستەیەکان دەبن بە تایبەتی نەخۆشی درێژخایەنەکە. تەوان ئێمە دەتوانین هەم بارودۆخی دەرونی خۆمان باش بکەین، هەم خۆشمان بپارێزین لە نەخۆشی درێژخایەنە جەستەیەکان بۆی کە کێشەمان نەبێت لەگەڵ کەس، بۆی کە لێبوردە بین. لەم ڕۆژە پیرۆزەدا با تەنها جلەکانمان نوێ نەکەینەوە، بەڵکو دڵەکانمان لە زیزبوون و دڵگرانی پاک بکەینەوە. با جەژن ببێتە خاڵی کۆتایی بۆ هەموو ناکۆکیەکان و دەستپێکی نوێی ژیانێکی پڕ لە خۆشەویستی و تەبایی، چونکە گەورەترین دیاری جەژن ئاشتبوونەوەی دڵەکانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.